دوان لە خوێناوی ترین هێرشە چەکداریەکان لە مێژووی نوێ ئەمریکادا لە چ ڕۆژی ڕابردوو ڕوویاندا. 58 کەس کوژران و زیاتر لە 500 کەس بریندار بوون لە لاس ڤێگاس و 26 کەسی تریش لە سەدرلند سپرینگز لە ویلایەتی تەکساس کوژران. ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ ئەوانەی کە گیانیان دەستداوە، هەروەها کۆبووینەتەوە بۆ دۆزینەوەی ڕێگە چارە بۆ ئەو شەیتانەی کە دەیەوێت کۆتایی بەم زەویە بهێنێت. ئێمە دەزانین ئەوە تاوانە کە هێرشبەرێک بتوانێت چەک بکڕێت. لە 36 ویلایەت لە ئەمریکا هەر کەسی تەمەن 18 ساڵ دەتوانیت چەکی هەبێت بەبێ ئەوەی موڵەتی چەک هەڵگرتن بوێت و لە 15 ویلایەت لەوانە دەتوانیت چەک بە ئاشکرا هەڵبگریت. دەزانیت ئەگەر ئەو هەموو چەکانە نەبوونایە و وا بە هاسانی دەست نەکەوتبانایە ئەمە ڕووی نەدەدا. خەڵکەکە هاسانتر دەستیان بە چەک ڕادەگات، بۆیە دەبێت یاسا و ڕێسای تونتر بە دژی چەک هەبێت. دیموکراتەکان هەروە دێوفشاری زیاتر دەکەن تا کۆت و بەندی زیاتر بخەرێتە سەر یاساکانی بەدەستهێنانی چەک. هەروهاش لێکۆڵینەوەی زیاتر لەسەر ئەوانەی دەخوازن چەکیان هەبێت. لە کاتێکدا کۆماریەکان هەبوونی چەک بە مافی تاکە کەسی دادەنێن وەک لە دەستوری ئەمریکا داهاتوە. ئەگەر دەسەر لە توندوتیژی ناوخێزانیدا هەبێت تۆ ناتوانیت خاوەنی چەک بیت. دێڤین کێڵی دەستی لە توندوتیژی ناوخێزانیدا هەبوو. ئەمەش ئێستا پرسیارەکان ڕوبەڕووی هێزی ئاسمانی ئەمریکا دەکاتەوە کە چۆن زانیاری لەسەر ئەم پیاوە نەگەیشتە سیستمی FBI. هەندێک لە وڵاتانی جیهان وەک بریتانیا هەڵگرتنی چەک و بەکارهێنانیشی قەدەغە کردووە. لە کاتێکدا ئەمریکا هێشتا لە گفتوگۆدایە بۆ یەکلاکردنەوەی ئەم دۆسەیە. من زۆر دڵتەنگم و خۆزگە شتێک بکرایە بۆ یاسای چەک لێرە لە ئەمریکا دەبێت بیر لە شیانی قەدەغەکردنی بکرێتەوە وەکو ئەوی بەریتانیا. زۆرێک لە ئەمریکیەکان داوا لە حکومەت دەکەن ڕێو شوێنی زیاتر هەبیت بۆ شێوازی هەڵگرتنی چەک و هەروهاش لێکۆڵینەوەی زیاتر لەسەر پاشخانی ئەوانەی دەخوازن چەکیان هەبێت. من گەشتیارێکم لە ڤێگس، هیچ چەکم نییە، بەڵام هاوڕێی زۆرم هەن چەکیان هەیە. بە دڵنیاییەوە من دژی چەک نیم و پشتیوانی لە قەدەغەکردنی چەک ناکەم، بەڵام دەخوازم وردبینیەکی باشتر بەر لە فرۆشتنی چەک بۆ ئەو کەسە بکرێت و هەروەها یاسای سزادانی تونتر پیادا بکرێت. هەوڵی ئەمریکیەکان بۆ تێپەڕاندنی ئەم جۆرە کارە ساتانە هاوکاتە لەگەڵ دەستپێکردنەوەی مشتومڕی کۆنتڕۆڵکردنی چەک لە ئەمریکادا. سەماد زەیی، دەنجی ئەمریکا.